بەڵێ بەتاکید ئێمە پێمان وایە ئەوەی کە لەلایەن دەوڵەتی تورکیا بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەتیش کە خەڵکی سڤی دەکرێتە ئامانج هەمیشە جێگای ئیدانەکردنە ئێمە هێرگیزیش بەرامبەر بە و سیاستەوە بەرامبەر بە سیاستی دژمنکارانەی دەوڵەت تورکیا بێدەنگ نەبووینە بەیاننامەمان دەرکردووە بەڵام پێمان وایە ئەمە بەڕاستی کیفایەت نییە دەبێ هێز لایەنە سیاسیەکان لەسەر ئەم پرسە کۆدەنجێک پەیدا بکەن کە بەڕاستی بێکەوە یەک هەڵوێست بنوێنن کە ناکرێ هەتا سەر ئەمە لە دەوڵەتی تورکیا قبول بکرێت کە خەڵکی کوردستان بکاتە ئامانج. بەداخەوە دیارە تێڕوانی سیاسی جیاوازی نێوان هێز لایەنە سیاسەکان وای کردووە هەر یەکەوت لە ڕوانگەی دیدگای خۆیەوە تەماشای پرسە بکەین وەکو حزبی زەحمەتشانی کوردستان لە ڕوانگەی ئەوەی کە پێمان وایە ئەمەی دەکرێت پێشێلی سەروەر و سیادەی هەرێمی کوردستانە ناکرێت هیچ یەک لە هێز و سیاسەکان لێ بێدەنگبین لەو ڕوانگەوەی بێدەنجیمە هەڵ نەبژاردووە. نا ئێمە دەزانین ئێستا دەوڵەتی تورکیا لە دۆخێکی وادایە لێرە لە هەرێمی کوردستان پەکە دەکاتە بیان و لە ڕۆژاوە پێدە دەکاتە بیان و بەڵام خۆ لە لیبیاوە بگرە تا ئازەربایجان و تا ئەرمینیا و تا دەریای سپی هەمووی لەگەر وڵاتانی تر لە کێشە و قەیرانی سیاسیدایە دەوڵەتی تورکیا خۆ لەوێشەوە لە دەریای سپی هیچ کەشتێکی پەکەی لێ نیە تا ئەم ڕۆژێ لەگەر ئەرمینیا و لەگەر قوبرس و لەگەر یۆناان و لەگەر هەموو وڵاتانە بەڕاستی کەوتۆتە کێشە و ململان نێدا بۆیە ئەمە بیانوە ئەو بیانوە دەوڵەتی تورکیا و وڵاتێکی داگیرکەر دەهێنێتەوە حقنی ئێمە قسە و باس لەسەر ئەو بیانوە بکەین کە ئەو دەهێنێتەوە بۆ خۆی بۆ شەڕعیەتدان بەو سیاستە دژمنکاریە. جێگای نیگەرانیە ئەم هێرشی فڕۆکەوانی و تۆپبارانی وڵاتە هەرێمیەکانی سەر باشووری کوردستان کە بەم کارە هەڵدەستن دیارە کێشە و ناکۆچیەکانی هەم تورکیا هەم ئێران بە شەڕ و بە تۆپباران و کوشتنی سڤیل و سووتانی ڕست و باخ چارەسەر نابێت پێویستە ئەوان بگەڕێنەوە بۆ ئەسڵی بابەتی کێشەکەیان کەەوە دانانە بە مافینەتەوە و بە هەبوونی نیشتیمانێک لە چوارچەوەی وڵاتەکەی خۆیان کە کورد و کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرد ئەمڕۆکە لە سەرەتای دروستبوونیەوە هەمیشە لە هەوڵتا بووە هەم لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ دانان بە مافەڕەوەکانی وە هەم لەگەڵ کۆماری تورکیا و تەنانەت لەگەڵ دیمەشقیش هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە بۆ چارەسەری پرسی کورد نەکرد لە باشووری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستاندا بەڵام بەڕێگەیەکی ئاشتی و دایالۆگ و دانوستان لەم پێناوەشدا یەکێتی زۆر هەوڵی داوە بە تایبەتی جەنابی مام جەلال و جێپەنجەشی دیارە و لە مێژوودا ئەمە تۆمارکراون سەبارەت بەم هێرش و پەلەمارین بەم دوای دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ڕامان گەیاندووە گوتومانەکە ئەم کێشانەی کە دەوڵەتی تورکیا لەگەڵ پەکەکە هەیەی بە شەڕ و پێکدادان چارەسەر نابێ داوا من کردووە بە ئاشتیانە چارەسەری کێشەکانیان بکەن و ئێمە لە ڕێگای سەرۆک کۆماریشەوە لە بەغدا هەوڵمانداوە حکوومەتی ئیتحادی لە ڕێگای کۆمەڵگای نێودەوڵەتی و لە ڕێگای کەناڵە دیبلۆماسیەکانی عێراق و تورکیا هەوڵ بدەن ئەم گرژیانە نەهێڵن و شەڕ و پێکدادانەکان کۆتاییان پێبێ خەڵک بگەڕێتەوە سەر ڕز و باخی خۆی و دانیشتن ئەنجام بدرێت لە نێوان لایەنە ناکۆکەکانی وڵاتە یەقلیمیەکان و هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەتی بەم دوایانە کە حکوومەتی تورکیا بە بیانووی پارتیکرێکەکانی کوردستانەوە هێرش پەلامارەکانی زیاد کردووە بۆ سەر هەرێمی کوردستان و دەتوانین بڵێن بۆ سەر سەروەری عێراقیش بەگشتی شکاوە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی ئەوە بووە ئەم هێرش پەلامارانە ڕابگرێ بە شێوەیەکی ئاشتیانە دانیشتن و گفتوگۆ ئەنجام بدرێت.